ئەوانەی کە سەردانی مەزاری مامیان کردووە ئەمڕۆ لە هەموو پارێزەکانی عراقی تایە تقریبان لە وڵاتی تورکیا خەڵکی تایە لە فەڵەستین تایەتی لە ئوکرانیا خەڵک هاتووە لە ئەمریکا خەڵک هاتووە لە مەسەر خەڵک هاتووە کەسایەتی تریشی تایە ئێمە ئەمڕۆ لە حزوری گوڵکۆی کەسایەتێکی مێژووی دەگمەن کەسایەتێکی کاریزما کەسایەتیەک کە پێم وایە مرۆڤایەتی کەم وای بەرهەم هێناوە کەسایەتیەک لە شاخەوە تا پۆستی سەر کورسی سەرۆکایەتی عێراق کەسایەتیەک کە مای شانازێ بۆ هەموو عێراقیەکان بەبێ جیاوازی ئەوەی کە خۆشبەختانە عەرەبەکان وتوانە ئەم پیاوە خۆی سەمامی ئامانە ئێمە ئەمڕۆ لە حزوریا وەستاوین لە کەسایەتیەک کە مایەی شانازیە بۆ وڵاتانی چواردەوری ئەم ناوچەیە. باسم المنظمة العالمية لحقوق الإنسان بە ناوی ڕێکخراوی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ سپاسی هەموو ئامادەبوانی عێراق و هەرێمی کوردستان دەکەم. ئێمە هاتوین سەردانی ئەم کەسایەتیە بکەین کە خاوەنی بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی بووە هەمیشە. پشتیوان بە خواکارێکی هاوبەش دەکەین لەگەڵ هەموواندا چ لە کوردستان یان لە عێراق بێت. اليوم أتينا لزيارة قبر مام جلال هذا الرجل الشخصية الوطنية. هاتوین بۆ سەردانی مەنزڵگەی مام جەلال ئەو کەسایەتیە نیشتیمانی کە هەمیشە بە کردارە سەربەرزەکانی و هەوڵدانی بۆ یەکگرتووی عێراق ناسراو بوو. ئەم کەسایەتیە ئیمزای لەسەر لە سێدارەدانی هیچ کەسێک نەدەکرد بە مانای وشە کەسێکی مرۆڤ دۆست بوو. هەموو سیفەتێکی مرۆڤایەتی و لێبوردەیی تێدا بوو وەک باوک بوو بۆ هەمووان نەک تەنها بۆ کورد. هەموومان سوپاسگوزاری ئەو کەسایەتیە بووین. ونكن له احترام وكان له رعاية كبيرة جدا حتى للعسكريين السابقين يعني